بێگومان ماوەی سکپڕی یەکێکە لەو ماوانەی کە زۆر زۆر هەستیارە لای زۆربەی خانمان حەزەکەن لەو ماوەیە باشترین خۆراکەکان باشترین شتەکان بکەن بۆ ئەوەی کە خۆیان تەندروست بن و هەم کۆرپەکانیشان تەندروست بن. ئەمڕۆ باز لە ماوەی سکپڕەکەین بزانین ئەکرێ بە چەند بەشەوە بزانین یەکێک پێش ئەوەی کە سکپڕ بێت چۆن پلانجانێ بۆ ئەوەی کە بە تەندروستترین شێوە سکپڕیەکەی کۆتایی پێبێت و مناڵێکی تەندروستی ببێت. لەگەڵ دکتۆرە مهاباد ساڵح دەلوی کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونن بەخێربێی دکتۆرە بەیانیت باش. دکتۆرەکان دکتۆری سەرەتا بالەوە دەست پێ بکەین یەکێک پێش ئەوەی سکپڕی دروست ببێت یەکێک بڕیارەیە و حەزەکات سکیپەر ببێت واتە خێزانێک بڕیارێن کە مناڵ بێننە دنیاوە چی بکەن لەو کاتیان؟ بێگومان من هەمیشە باسی واکەم کە سکپڕی پێش سکپڕی دەست پێەکە یخۆ ئامادەکاری بۆ سکپڕیش ئەیش بەشێکە لە قۆناغەکانی سکپڕی ئەنی ئێمە کە باسی سکپڕێکەڵین سێ قۆناغی سێمانی یەکەم و سێمانی ناوەڕاست و ئەخیرە بەس بەڕێی من پێش سکپڕیش ئەوش قۆناغێکی ترە چونکە ئەو دایکانەی کە پلانی سکپڕیەکەن پێویستەکە کە پێش سکپڕی سەردانی دکتۆرەکەیان بکەن خۆ ئامادەکاری بۆ بکەن بۆ ئەوەی کە بۆ نمونە هەنێ نەخۆشییان هەیە و دەرمانی بۆ وەرەگرن وەکو شەکرەوەکو زەخت یاوکو ڕەبوو یاوکو نەخۆشە دەرونیەکان کە هەنێکیان لە سکپڕیە کە ناتوان بەکاری بێنن لەبەر ئەوە ئەبێت دەرمانەکانیان پێش سکپڕی بگۆڕێت بۆ ئەو دەرمانانەی کە لە سکپڕیا سەلامەتە و هەنێکیشان وەزنیان زۆرە پێویستەکە پێش سکپڕی وەزندا بەزێن کە ئێستا ئەتوانین لەو بەرگەکانی تراباسی کێشەکانی کێش زۆری بکەین لە سکپڕیا کە کێشەیەکی ئێستا ینی جیهانگیرە نەک بڵین لە وڵاتی خۆمان لە هەموو دنیای وایە و هەروەها ئەبێ ئەو دەستکا بە و ڤیتامینێکە کە پێڵن فۆلیک ئەسید کە بۆ گەشەکردنی کۆندامی دەماری مناڵ زۆر زەرورە کە پێش سکپڕی دەستی پێ بکە کە ئەم ڤیتامینە بەرگریەکە لەوەی کە سەری مناڵەکە گەورە نەبێ یا بچووک دەرنەچێ یا پشتی کون نەبێ یا ئەو کیسایە کە لە بڵین دڕکەپەتکی مناڵەکەیەتە دەرەوە ئەوانە ڕوونەیە پێویستەکە ئەو حەبە دەست پێ بکات. باشە دکتۆرە ئەگەر سکپڕیەکە کتوپڕڕوویە چی بکە ئەو خێزانە؟ بێگومان ئەوەی کە سکپڕی ڕوئەیە کتوپڕ ڕوئەیە بێگومان ئەبێ بەردەوام بێ لە سکەکەیە هیچ ینی هۆکارێک نییە کە بڵێ وەڵام من مادام ئامادەکاریم بۆ نەکردووە پێویستەکات من ئیتر ئەو مناڵە بڵین ئەوسکە کۆتایی پێبن کە چەند لە وڵاتی ئێمە ئەو شتە ڕێگا پێدراو نییە بەڵام زوربەی دایکان ئێستا هەمویان تقریبەن ڕۆژنبیرن ئەگەیان لە کێشی خۆیانە ئەگەیان لە خواردنی خۆیانە وەجاران ئەو کێشەی کە ئەو باسم کرد بەهۆی کەمی فۆلیک ئەسیدەوە ڕوئەیە لەو شوێنە دوورە دەستان نەبوو کە پشگیری یعنی ئەتیمادی تەواویان ئەکردە سەر خواردنەکەی کە خۆیان بەرهەمیانە هێنا بۆ نمونە لە بەهار و هاوینە ئەو خواردنانیان هەبوو کە فۆلیک ئەسیدی تیا بوو بەڵام زستانتر سەوزە و میوە نە ئەمە ئەگەر سکپڕەکەی لەو کاتا ڕووی باە ئەبووە هۆی کەمی فۆلیک ئەسید بەڵام ئێستا خۆشبەختانە چواروەرزە هەموو ئەو خۆراکانە هەیە وەکو تەماتە وەکو بیبەر وەکو سەوزەکانی کە گەڵایان هەیە فۆلیک ئەسیدیان تایە هەموو خێزانێک ئەیخوا هەموو دایکێکیش لەو خێزانە ئەیخوا و هەروەها هەنێک کێشەی تریش هەیە کە هەر زانیسکە کسکی هەیە کە هەر زانیسکی هەیە زوربەیان کە دووسێ ڕۆژ لەسەر بڵین سووری مانگانەکەیان تێپەڕیوە هەر جەرمانێکیان خوارد بێ بوو دەرەجەیە کاریان تێ ناکا کە بڵی وەڵا بترسێت و ئیتر ئەبێ ئەمسکە کۆتایی پێبێ ئەتوانێت بە زووترین کات سەردانی دکتۆرەکەی بکە بە زووترین کات ئەو دەرمانە بوەستێنێت و ئەو دەرمانی کە پێویستە بەڵام هەنێ دەرمان هەن کە نابێت لە 3 مانگ پێش سکپڕیش بخورێەوە کە ئەو دەرمانێنی کە ڕێتینۆن و کە ڤیتامین ئەیەکی زۆرە کە بۆ چارەسەری زیبکە بەکارەهێنرێ ئەوە ئەبێتە هۆی شێواندنی دەموچاوی مناڵ لە شەویلگەی و لە شوێنەکانی تری دەموچاوێ لەبەر ئەوە ئەبێ هەنێک کات ئەو دەرمانانەی کە مناڵ بڵین منشەوەهەکە ئەبێت کە ئەگەر خواردی بێتی ئەبێ ئوسکە کۆتایی پێبێ. ڕاستە باشە با ببینە سەر قۆناغەکانی سکپڕی بزانین سکپڕی دابەشەوە بەسەر چەند قۆناغە و دواتریش قۆناغ بە قۆناغ باسیەکەین. بەڵێ خۆی سکپڕی 3 قۆناغە سکپڕی بخۆی 40 هەفتەیە زائید ناقص 2 هەفتە یعنی کرێ مناڵ 38 لەدایک بێ کاملە لە دوای 42
تا 42 کێشە نییە. سێمانی یەکەم کە بریتێ لە 14 هەفتەی یەکەم، ئەم 14 هەفتەیە هەموو ئەندامەکانی لەشی مناڵێتیا دروستە بێ و ئەو ئەندامەکانی لەشی بەتر ینی زوربەیان تەواو بن، بەس تەنیا کۆ ئەندامی دەمار ئەمێنێتەوە کە 2 ساڵیش دوای لەدایکبوون اینجا گەشەکردنی بە تەواوەتی تەواو بێ، بەڵام زوربەی ئەندامەکانی لەش لە سێمانی یەکەما تەواو بن. لەبەر ئەوە سێمانی یەکەم زۆر زۆر هەستیارە دایکەکە بێ خۆی پارێزێت لە هەموو ئەو شتانەی کە ئەبێتە هۆی شێواندنی مناڵ، وەکو چوون بۆ ناو ساونا کە شوێنێکی گەرمە، چونکە گەرمی مناڵ مشەوە هەکات تووشی تەشەوهی مناڵیەکە، لەبەرەوەی ئەو کاتە کە پێڵن ئۆرگانۆجێنسیس لە تەسیر لەسەر دروستبوونی ئەندامەکانی لەشی مناڵەکەکە و هەنێ دەرمان هەن وەکو ئەوانەی کە مەسەلەن سەڵامی دڵیان گۆڕاوە وارفاری نەخۆن ئەبێتە هۆی ئەوەی کە مناڵەکە کێشە بۆ مناڵەکەیان دروستکە لە سێمانی یەکەمە، یا هەنێ ئەنتیبایۆتیکی وەکو تێتراسایکلین یا جەماعەتی جنتامایسین و ئەوانش ئەبێتە هۆی ئەوەی کە شێواندنی ئێسقانی مناڵەکە و ڕەشبوونی دانی مناڵ لە سێمانی یەکەمە و جنتامایسین تەسیر لەسەر مەسەلەن دەماری گوێی مناڵەکەیەکە کەوانە نابێ بەکاربهێنرێ. بەڵام سێمانی یەکەم زۆر هەستیارە ئەبێ خواردنەکانی ڕێک بخاتەوە. لە سێمانی دووهەمە کە من دایمە بە ژنەکان ئەڵێم کە بریتیە لە بەهاری سکەکەی، چونکە لەو کاتەیە ئیتر تقریبەن تێکاڵاتنی سپڕی و گێژبوون و بێتاقەتیەکەی و هەمووی کۆتاییەت و سکەکەشی بۆ دەرەجێ گەورە نییە کە ناڕەحەتی بکە، کە بریتیە لە 14 هەفتەوە دەست پێەکە هەتاکو 28 هەفتە، لە 28 شەوە ئیتر کۆتایی سکەکەیەت کە خۆ ئامادەکردنە بۆ بوونی مناڵەکەی. باشە دکتۆرە، با باسی سێمانگی یەکەم بکەین. وەکو زانین کە خانمە دووگیانەکان لەو ماوەیە دڵتێکەڵاتنێکی زۆریان هەیە، ڕەنگە ڕەشانەوەیان هەیە، بەڕەنگە لە جیاتی ئەوەی کێشیان زیاکە کەم بکات. لەم ماوەیە چۆن گرنگی بە خواردنیان بن، چۆن ئەو دڵتێکەڵاتنیان کەم بکەنەوە؟ خۆی چارەسەری دڵتێکەڵاتنی سکپڕی طبعاً خۆی لەلایەکەوانێ دایمە ینی هەموو بڵین ریسێرچەکان و هەموو توێژینەوەکان دەری خستووە ئەو دایکانی کە زۆر ڕشێنەوە، یعنی سکپڕەکان سکپڕەیەکی دامەزراوی باشە، چونکە کە ئەو بڵین وێڵاشەکەیان کاچێتە ئەو هۆرمۆنی کە وێڵاشەکەیان دەری ئەیە کە پێڵێن بێتە ئایسیجی بەڕێژەیەکی تر زۆر بێت، یعنی وێڵاشەیەکی بە قۆت و چاکیان هەیە، هەر هەو هۆرمۆنی سکپڕێشە کە تووشی ڕشانەوەیانەکە. بەڵام ئێمە تەبان ئەماڵین دڵمان خۆشە و شکورسکێکی بە قۆتە بۆیە ئەڕشێتەوە، بەڵام ڕشانەوەی سکپڕی ئەبێ بە زۆر زۆر بە تەواوەتی عیلاج بکرێت، نەک بڵێ وەڵا لەبەرەوەی سکێ هەیە ئیتر قەیناکە با بڕشێتەوە، چونکە ڕشانەوەکەی ئەبێتە هۆی ئەوەی کەمین شت وشکە بێتەوە، تەمان ئەو لە بینیان نامێنێ. دووهەم بە هەموو بە دەرهاتنی ئەو ڕشانەوەی ئەو مادە ئەلکترۆلایتەکانی وکو پۆتاسیۆم و سۆدیۆم و کلۆراید و ئەمانە لە جسمیان نامێنێ کە بێتەوە هۆی بێهێزیەکی تەواوی جسمی لەشەکەی، لەشی و نەخواردنەکەشی ئەبێتە هۆی کەم خوێنی و ئەبێتە هۆی کەمبوونەوەی ئەو کانزاکانی لەشی و ڤیتامینەکانی لەشی، کەواتە ئەبێت چارەسەر کرێ. چارەسەرەکەی کەوتۆتە سەر ئەوەی چەندێک خراپە، هەنێ جار بەز بەیانی و بەیانی ئەڕشێتەوە باقی ڕۆژەکە توانی خواردن بخوا، لەم حاڵەتا کێشە نییە، ئەتوانی هیچی نەخوات و بەڵام ئەو جۆرەی کە هەرچی ئەخوا ئەڕشێتەوانێ و لە 100 کێشی خۆی لە دەست ئەیە، ئەو کاتە ئەوە زۆر زۆر ضرورە کە عیلاجی بۆ بکرێ. ئەبێ ئەو دەرمانانی کە سەلامەتن بۆ ڕشانەوەی سکپڕی بۆیان بەکاربهێنرێ، و لەگەڵ یا ئەبێت ئەو ئاوەی کە لە دەستی یاوە ئەبێ بۆی قەرەبوو کرێتەوە بۆی کە ئاوی بۆ هەڵواسرێت. سێهەم من دایمە ئەڵێم عیلاجی ڕشانەوەی سکپڕی تەنیا دەرزی و دەرمان و ئاوتێکردن نییە، ئەبێت چەند ئامۆژگارێکیش هەیە بکرێ. یەکەم ژێت کە ژنەکە ئەڕشێتەوە بە بۆنی ماڵەکەی و بە بۆنی مەتبەخەکەی و بە بۆنی جلی خۆی و جلی خێزانەکەی و بەمانە ئەڕشێتەوە، کەواتە باشترە جێگۆڕکێ بکە لە ماڵی خۆیانەوە بچێتە ماڵێکی تر وەکو ماڵی باوکی یا خەزووری مدەتێ لەوێ بێ کە بۆنی مەتبەخەکەی خۆی نەکا بتوانێت خواردنەکان بخوا. دووهەم هەنێ خواردن هەن
کە ئەکرێز ڕشانەوەکەی کەم کاتەوانێ یەکێ لەوانە خواردنی سوێرە تۆزە چونکە ئەوانەی کە زۆر ڕشێنەوە فشاری خوێنیشان دابەزێ لەبەرەوە گەر خواردنێکی تۆزە سێرخێ بخۆن ئەتوانن بڵین ڕشانەکەیان کەمە بێتەوە هەنێ جار زەنجەفیلی تەڕ ئەکرێ بەڕەنا یا بیکا بە شەربەت و لەگەڵ شەربەتا بیخوا یا بیکا بەسەر خواردنەکەیە مەسەن برنجەخوا تۆزە پرۆشەیەک زەنجەفیلی بکا بەسەرە زۆربەی دەرمانی ڕشانەوەکانیش کە شەریکات دروستیەکەن زەنجەفیلی تیا لەبەر ئەوە ئەو ژیارمەتی ئەیە خۆی هەڵ نەگرێ بۆ سێوەج بە خواردن بڵێ لەگەڵ خێزانەکانانی بەیانی میوڕۆ ئێوەراخوا ئەم ئەبێت کەم خۆری دایم خۆر بێت دایمە دەمی بجوڵێ بەڵام بەکەمی ئەبێ خواردنیش لە ڕقەجیاکاتەوە مەسەلەن کە چێشت و گۆشتە خوارد و برنج و نان و ئەوانە ئەخوا یەکسەر ئاوی نەکا بەسەرە چونکە بۆی مەعیدەی زۆر قورس نەبێت و دڵتێک ڵاتنەکەی لەبەرەوە کەمەکەمە دوای ئەوە ئاو بخواتەوە و هەروەها هەنێ جار سەهۆڵی خڕ لە دەمیان ناڕائێن ئەوە زۆر یارمەتیانەیە لەگەڵ کوڕشتنی پسکیتی سوێر زۆر یارمەتیانەیە بەرزکردنەوەی جێگای سەریان لە وەختی خەوتنە یارمەتیانەیە. باشە دکتۆرە ئەوەی ئەیبینین لەم سێمانگی یەکەمەیە زۆربەی خانمانی دووگیان خوێنیان هەیە کەمێک خوێنیان هەیە ئەمە شتێکی ئاساییە یاخود پێویستە بە دوواداچوونی بۆ بکەن ئەوەی ڕاستی بێ خۆی کتێب ئەڵێ تا سێمانی یەکەم هەن لایەکی ڕەحم مناڵەکەی تا دروست بۆ بەس لایەکی هێشتا ئەتوانێت بێنێژی بشوە ئەمە بە کتێب بەڵام ئەمە کە بینە سەر بڵین کردار هەموو خوێنێک و هەموو ئازارێک لە وەختی سپڕیا لە هەر قۆناغێکی سپڕیا بێ زۆر ناسروشتیە ئەبێ زۆر بە مهمی وەریگرێت جاران ئەو ژنەی کە خوێنی هەبێ مناڵەکەی کوڕ دەرەچێ شتیوان نییە دڵی خۆش بێ کوڕیە بێت و دڵ ئەبێت ئەگەی لە خۆی بێت چونکە هەموو خوێنێک نیشانی لە بارچوونە باشە هەتاکو سۆنەرەکات طبعا ئەگەر سۆنەری کرد و دڵی مناڵەکە لی یا بە سۆنەر ینی لە 1970 ئێمە دڵنیایەکەینەوە کە ئەمسکە بەردەوامە بێن بەڵام کە خوانەکە ئەگەر سۆنەری کرد و مناڵەکەشی دڵی وەستا ئەوەی ترکیانی کە ئەوسکە کۆتایی هاتووە بەتاخەوە دکتۆرە پێمان بڵێ باشترین خۆراکەکان بۆ سێمانگی یەکەم ئەگەر دایکەکە پێی بخورێت چییە؟ خۆی هەموو خۆراکێک پێویستە لە وەختی سپڕیان بخورێت بەڵام ئەو شتانی کە پێویستە خۆی لێلابە ڤیتامین ئەی نابێ زۆر لە خۆراکانیا هەبێ ئەو خواردنی کە زۆر دەوڵەمەنە بە ڤیتامین ئەی جگەرە جگەری چی مریشک بێت چی حیوان بێ کە ڤیتامین ئەی تایە وتمان ئێمە یەکەم جار باسمان کرد وتمان حەبی ڕیتینۆن کە بۆ زیبکە بەکارێنرێ ڤیتامین ئەیە بۆیە ئەبێ مناڵەکە لەبار ببرێ ئەگەر ئەو حەبەی خوارد دەبێت کەواتە ڤیتامین ئەی نابێ بە ڕێژەیەکی زۆر لەو خواردنانەی کە زۆر ڤیتامین ئەیان تایە وەکو طبعا خواردنە ڕۆکیەکان کەمتر خراپ یعنی خراپ نین بۆ دەرەجێ وەکو گوێزەر بەڵام حیوانیەکان وەکو جگەر پێویستە لە سێمانی یەکەمان نەیخوا دووهەم هەنێ ماسی هەیە مادەی مێرکۆری جیوەی تایە کە بێتە هۆی تەشەویکردنی جیهازی بڵین ئەندامی دەماری مناڵ ئەویش باشترە کە هەنێ ماسی هەیە نەخورێ وەکو ماسی تونا بەڵام ماسی سەلمۆن دەرکەوتووەکە هیچ کێشەیەکی نییە ئەو خواردنانەی کە زۆر لە سەلاجا هەڵەگیرێن و کۆنە بن بە هیچ نوعێن نەیخوا چونکە خواردنی کۆن میکرۆبێکی تیاگەشاکە کە زۆربەی میکرۆبەکە ینی هەموو میکرۆبێکی تیاگەشاکە بەڵام لەوەی کە مناڵ لەبارەبە لیستریایە نەخۆشەکە پێڵەن لیستریۆسیس ئەکرێ دایکەکە وەکو هەڵامەتێکی کەم یاوەکو گیاندایزرانێکی کەم خۆی تووشە بێت کەچی سەرەکە مناڵەکەی پێ لەبارەچێ ینی هەنێ جار لیانە پرسم بۆ چۆن بوو ینی کە هاتوو سۆنەری کردو بەداخەوە دڵی مناڵەکەی لێنایە تەبەن دڵی مناڵ ئێمە ئیتر ئاخر حتە بێت لە 7 بیبینین کە بە سۆنەر سەرەکەی 9 هەفتەیە و مناڵەکە دڵی لێنایە کە پرسیاری لێکم ئەڵێ لە فڵان مەطعەم نانمان خواردبوو طبعا مقابلاتی مطعم ئەوانەی خاستن بە مانوس دروستەکرێن ئەوە ئەکرێ ئەو میکرۆبە تیاگەشە بکات لیستریای تیاگەشە بکات بۆیە زۆر نەسیحەتیانەکەم لە وەختی سکپڕیا خواردنی کۆن نەخۆن ئەو شتانی کە بە مقابلاتی دەستی خەڵکو و شتی ساردەوە بوو کە نەکوڵێنراوە ئێستا مانوس بۆچی خراپە لە بەروی بە هێلکەی نەکوڵاو دروست دەکرێ بە زەردەمی هێلکەی سپێنە ئەفو سپێنەی هێلکەی نەکوڵاو یا کرێمی سەرکێک یان ئایسکریم ئەوانە بە سپێنەی
هێرکە دروست دەکرێن کە نەکوڵاوە کەواتە خواردنەیە کە نەکوڵاوێ بە باشی لە سکپڕیا باشترە نەخورێ. باشە دکتۆر بابینە سەر سێمانگی دووەمی سکپڕێکە بزانین لەم سێمانگایە چی بکات دایکەکە چی نەکات و کام خواردنانە زۆر باشن چی تەواوکەرە خۆراکیە بخوا. طبعا من دایما نصیحەتی بڵین ئەو خەمە سکپڕەکانەکەم طبعا ضرورە کە خواردن بخۆن بەڵام لە ئەو خواردنە ئەبێ ئەگەشیان لە کێشیان بێ یعنی کێش زیابوونێکی سەریع لە سکپڕیا یعنی یەکێک ئەگەر مەسەلەن بۆ نمونە بە وزنێکی 7 کیلۆ دەستی پێ کردبێ لە سکەکە بۆ هەیە 12 کیلۆ زیاکە بەڵام بە 90 کیلۆ زیای کردبێ هیچ نسیحەتی ناکەم 12 کیلۆ زیاکە یعنی ئەو پەڕی بۆی هەیە 6 بۆ 8 کیلۆ زیاکە ئەوەی بە وزنێکی کەم طبعا و دایکانی وزنیان کەمە ئەوانەش خراپە یعنی وزنی ژێر 50 کیلۆ بێ جارێ ئەگەر پێش سکپڕی بێ بۆ لام ئەڵم هەوڵ بە کە تۆزە وەزنە زیاد بکەی بەڵام چونکە وەزنی دایک قەبارەی مناڵیش دیاریەکە ئەو دایکانی دایکی گەورە و قەڵە و مناڵی قەڵەویشیانە بێ لەبەر ئەوە دواییش کێشە بۆ خۆشی بۆ مناڵەکەشی دروستەکە ئەگەر وەزنی زیاد بکە کەواتە باشترین شت ئەوەیە کە هەموو کوردەڵێ بە سلوکەت بە سلوکەت یعنی هەموو شتێک هینی تیانەکە خەڵکێک ئەڵێ وڵای بخوا هیچم پێ ناخورێ بەڵام شەوێ دانیشتوم لەگەڵ مێردەکەمە 1 کیلۆ پاقلاومان تاو کردووە بەڵام هیچی ترم پێ ناخورێ طبعا مادەی کاربۆهیدرات ئێمازانی شەکر شیرینی ڕۆن ئەمانە هەم یعنی هەتا بی خۆی تێر نابی کە ئەشی خۆی هەر دایمە زوو هەست بە برسێتیەکەیت وەکو پرۆتینەکان نییە پرۆتین زیاتر لە گەدامێنێتەوە و ئیسفادەی زۆرترە چونکە خۆمان نەزانین کە گۆشتەکان مەزدەرێکی باشی پرۆتینن هی ڤیتامین B12 هی ئاسنن هی هەموو کانزاکانی ترن بەڵام شەکر و شیرینی بەس و زیاتر و زەمان پێبەخشێ و زیاتر قەڵۆمانەکە طبعا کەواتە ئەو خواردمانەی کە دەوڵەمەنە بە پرۆتین باشترە زیاتر بخۆن وەکو هێلکە وەکو بەرهەمەکانی شیر و ماست بەڵام ئەو شیر و ماسی پەنیرەی کە بە مەسەلەن لەسەر سینی ئەفرۆشێت طبعا پەنیر عادەتەن بە شیری نەکوڵاو دروست دەکرێت خاستەن کە ئەگەر شیرەکە پاستۆرایزد نەبوو بێ بەڵام ئەوی شەریکاتی کە لە پاکەت و شتای فرۆشن پاستۆرایزە لەبەر و ترسی نییە بەس ئەمەی لە هەنێ شوێنە حیوانەکان تووشی نەخۆشی حمەی ماڵتا بووە ئەگۆیدرێتەوە بۆ شیرەکەش گوێزرێتەوە بۆ دایکی سکپڕ کە لە پەنیرەکە گوێزرێتەوە طبعا حمەی ماڵتا لەگەڵ لە سکپڕیا بیگری زۆربەی دایکیش مناڵەکان پێی ئەمرەیە لەبارەچێت لەبەرەوە باشترە خواردنێ بخۆن پاکوتەمیز بێ مەزدەری پرۆتینی زۆرتر بێن ناڵم خۆیان دوورخانەوە بەهێجگاری نان و برنجۆمانە نەخۆن بەڵام کەمتر ئەوانە بخۆن زۆرتر مادە پرۆتینەکان بخۆن بۆی کێشی لەشیان بەسەریعی زیانەکە چونکە نەخۆشم هەیە وڵا لەم دووسێ ڕۆژە هاتبوو هێشتا سکەکەی 18 هەفتەیە 6 کیلۆی زیاد کردبوو یعنی کە خۆی بۆی هەیە لە ئەوڵی سکەکەەوە تا 18 هەفتە ئەو پەڕی 1 بۆ 2 کیلۆ زیاد بکە ئێوتم تۆ لە 12 شەشی و برد ئێستام شەشەکەی تری چۆن قرار بین تا لە 18 هەفتەوە تا سکپڕیان 22 هەفتە و ماوە بە تاکید تو هەرمانی 6 کیلۆ زیاکەی زۆرە طبعا لەو کاتانەیە زۆرتر تووشی ئەمەلیاتە بن زۆرتر تووشی مناڵمردنە بن لە ناوسکیانە شەکری سکپڕی زیاتر تووشە بن بەرزبوونەوەی فشاری خوێن زیاتر تووشە بن سەراویان کە طبعا تووشی شەکرە بوون سەراویشیان زۆرە بێ ئەو کاتە زووتر تووشی مناڵی پێشوەختە بن چونکە کە سەراوەکەیان زۆر بوو پەردەی مناڵەکەشیان زووتر دکتۆرە زۆر کاتمان نەماوە بەڵام با باسی سێمانگی ئەخیر بکەین زۆر بە خێرایی لە بەرەوەی هاوکاران وەڵام کاتتان زۆر نەماوە سێمانگی ئەخیریش طبعا هەر ئەینەشت خواردنەکان ئەبێ هەر هەمە جۆر بێ سەوزە و میوەی تیابێ پرۆتینی تیابێ و لەگەڵیشە ئەوانەی کە خۆیان حەزرەکەن بۆ مناڵبوونی تەبیعی ئەو ڕۆژەی کە ژان ئەیانگرێ نابێ بڵێ من نەچم ژانم گرێ و ترسم خۆ پیسکەم لە وەختی مناڵبوونەکە هینا ئەبێ خواردن بخوا ئەبێ ئاوێکی زۆر بخواتەوە طبعا ئەو خواردنەوە لە هەموو مەرحەلەکانی سکپڕیا زۆر ضرورە شلەمەنی زۆر بخوا هەم بۆ ئەوی کە تووشی قەبزی کە یەکێ لە کێشەکانی سکپڕی قەبزێتیە لەبەرەوەی بۆ تووشی قەبزێتی نەبن لەبەرەوە سەوزە و میوە لە خواردنەکانیانە هەبێ لە هەموو مەرحەلەکانە ئەو خواردنەوەی زۆر و پرۆتین زۆرتر و کاربۆهیدرات کەمتر باشە دەستەکان خۆش